سەرۆک جۆ بایدن لە گفتوگۆکردنیدا شان بەشانی شازادەی جێنشینی سعودیە کە شانشینەکەی سەرجەدەیەکی مافی مرۆڤی ئەوەندە خراپە کە سەرۆکی ئەمریکا جارێکیان بە قێزەون ناوی بردووە. ئەوەی سەرۆک بایدن دەیکات پێشنیاری ئەوە دەکات کە مافی مرۆڤ ئەوەندە بایەخی نییە و دەکرێت لەسەر کۆمەڵێک کاریگەری تر سەودای لەسەر بکرێت. ئایا دووبارە پەیوەندیکردن لەگەڵ سعودیە شانی ئەو ڕخنانە بوو لە سەردانەکەی و بینینی شازادەی جێنشینی سعودیە وادە دەکەوێت بایدن ڕای وابێت دوورکەوتنەوەی واشنگتن لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەڵە بوو بێت. ئێمە پاشەکشێن ناکەین و ئەو بۆشایە جێنا هێڵین تاوەکو چین و رووسیا و ئێران پڕی بکەنەوە بەڵکو لەم ساتەوەختەوە هەوڵ دەدەین بە سەرکردایەتێکی چالاکانەی ئەمریکا و بیر و باوەڕەکانی لە ناوچەکەدا بین. لە کۆبوونەوەی لووتکەی جەددا بایدن لەگەڵ سەرکردەکانی عەرەب لەسەر ئاسایشی وزە دواوە بەڵام ڕایان نەگەیاندووە کە بەرهەمهێنانی نەوت زیاد دەکەن بۆ قەرەبووکردنەوەی بەرزبوونەوەی نرخەکان کە بەهۆی شەڕی ئۆکرانیاوە کەوتۆتەوە. وستقوم المملكة بدورها في هذا المجال. شانشینەکە لەو بوارەدا ڕۆڵی خۆی دەگێڕێت. ڕایگەیاندووە کە ڕێژەی بەرهەمهێنانی گەیاندۆتە 13 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. بەم شێوەیە سعودیە هیچ توانایەکی زیادەی نابێت بۆ زیادکردنی بەرهەمهێنان. سەرۆک جۆ بایدن بنەماکانی بەشداریکردنی ئەمریکای لە ناوچەکەدا خستە ڕوو بەهێزکردنی هاوبەشیەکان پشتگیریکردن لە تواناکانی بەرگری ڕێگریکردن لەو زلهێزانەی کە لە ڕێگای کردەوەی سەربازیەوە هەوڵە دەنزاڵ بن ئازادی کەشتیوانی بخەنە مەترسیەوە. بایدن ستایشی ئاگربەستی یەمەنی کرد لە نێوان هاوپەیمانەکان بە سەرکردایەتی سعودی و حوسیەکانی سەربەتاران بەڵێنشیدا گرژیەکان کەم بکاتەوە بە جۆرێک بتوانێت کۆتایی بە ناکۆچیەکان بهێنێت. لە کۆبوونەوەکەشدا بە پیاوەکانی وت داهاتوو بۆ ئەو وڵاتانەیە کە ژنان تایدا دەتوانن مافی یەکسان بەدەست بهێنن. بەشداریکردن لە بنیاتنانی ئابووری بەهێزتر و کۆمەڵگای خۆراگەر و سوپای مۆدێرن و بەتواناتر. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە هاوکاری ئاسایشی خۆراک بە بڕی 1 ملیارد دۆلار لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا خەرجەکات لە کاتێکدا واشنگتن پلانێکی گەشە سەندنی ژێرخانی ئابووری ڕاگەاندووە بۆ ڕووبەڕووبوونەوەی دەست پێشخەریەکەی کەمەربەندیەک ڕێگای چین. هەروەها بایدن پێشوازی لە بەڵێنی 3 ملیارد دۆلاری سەرکردەکانی کەنداو کرد بۆ ئەو بەرنامەیە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پارسی ویداک سوارە لە کۆشکی سپیەوە.